ئێمە ئەمساڵ نزیکی 150 چالاکی زۆرا زۆر لە بواری هونەری، لە بواری کەلتوری، لە بواری فەرەنجی و زانستی هەمانە. چالاکیەکانمان سەعات 9 لە بەردەمی مۆنومنتی ڕاپەڕین دەست پێ دەکا، سەرەتا بەدانانی تاجەگوڵینەی کەسوکاری سەربەرزی شەیدان و وتاری قایمقامەتی قەزای ڕانیا، دواتر فیستیڤاڵی چالاکیەکان دوای دانانی تاجەگوڵینەی حیزب و ڕێکخراوە سیاسیەکان فیستیڤاڵەکەمان دەست پێ دەکا لە بەردەم مۆنومنتەکەەوە. ئێمە بە ڕەشماڵ و چادر بەردەمی مۆنومنتەکە دەڕازینەوە و چالاکی پەیمانگا حکومی و ناحکومیەکان لەگەڵ ئامادەیە ناحکومی و بنەڕەتیەکان لە بەردەمی مۆنومنتەکەەوە دەبێت تا دەچێتە ناو زانکۆ و لە نێو زانکۆ تقریبا نزیکی 150 چالاکی، ئەنی بە هەمویان دەگەینە نزیکی 150 چالاکی زۆرا و زۆر. ئەوەی ئەمساڵ بەڕاستی ئامادەکارێکی زۆر باش کراوە. پێشمان خۆشە حزوری کەناڵەکانی ڕاگەاندن گرنگە بەنسبەت ئێمەوە بۆ ئەوەی تەختیەکی باشی کار و چالاکیەکان بکرێت بۆ ئەوەی ئەم یادە بە زیندوی و بە بەرز و پیرۆزی بهێشترێتەوە.